لا شارۆچکەی کاراکۆچانی سەر بە پارێزگای ئەلعەزیزی تورکیا ڕیستۆرانتەکان لەژێر پەیڕەوی مێزی هێژاران 70 ساڵە بێ بەرامبەر خواردن بە خاوەن پێداویستیە تایبەتەکان دەدەن. لە ڕیستۆرانتەکانی شارۆچکەی کاراکۆچانی سەر بە پارێزگای ئەلعەزیز ماوەی 70 ساڵە پارە لە خاوەن پێداویستیە تایبەتەکان وەرناگیرێ. پەیڕەوی مێزی هێژاران 70 ساڵە لەلایەن خاوەن ڕیستۆرانتەکانی ئەو شارۆچکەیەوە پەیڕەو دەکرێت. خاوەن پێداویستیە تایبەتەکان لەسەر مێزی هێژاران لە ڕیستۆرانەکاندا دەنیشن و بێوەی پارەش بدەن خواردن دەخۆن و پاشان ڕیستۆرانتەکە بەجێ دەهێڵن. Gelen vatandaşlarımız derse ya işte ben fakirim. خاوەن ڕیستۆرانتێکی شارۆچکەکە بە ناوی مەحمەد ئۆستورک دەڵێت نزیکەی 35 ساڵە ئەو نەریتە جێبەجێ دەکرێت. ئۆستورک ئاماژەی بەوە کردووە کە پەیڕەوکردنەکەی لە باوکیەوە وەک نەریتێک بۆ ماوەتەوە و ڕایگەیاندنەوەی نوێش درێژە بە هەمان نەریت دەدەن. خاوەن ڕیستۆرانتەکە جەختی لەوەش کردووەتەوە کە شارۆچکەکە بایەخێکی یەکجار زۆر بە هاوکاریکردنی خەڵکی لێقەومە و هەژاران دەدا و زیاتری شووتی هەم لە شارۆچکەکە و هەمیش لە دەرەوە کەسانی هەژار بۆ ئێرە دێن. Yani fakir ihtiyacı olanlara yemek veriyoruz. Yani özellikle bir masa ayırıyoruz. ئەو کەسەی کە بێت و بڵێ هەژارم و پارەم پێ نییە و دەتوانن خواردنم بدەنێ ئەوە دەڵێن بەسەرچاو خواردنی پێدەدەین. مێزی یەکەممان بۆ هەژاران تەرخان کردووە. ڕۆژانە نزیکەی 200 کەس دێت و خواردن دەخوات و دوعای خێرمان بۆ دەکرێت کە ئەمە تاکە شتێکە بۆمان دەمێنێتەوە. هەروەک دەشڵێت لە دوو ڕووداوی ساخت ڕزگارم بوو کە لە هەردووچیان تەنانەت پەنجەیەکیشم بەخوێن نات. ئەگەر بە تریلیۆن لیرەش قازانج بکەم هەر وەک هاوکاریکردنی هەژاران ئاسوودەم ناکە. بۆ من ئەمە باشترین قازانجە.